بەڵێ بینەڕی نێژەم کاتتان باش بەخێر بێنەوە دووبارە لەسەر ڕەوشی ناوچەکە بە تایبەتی ڕۆژ ئاوا قسە دەکەین بێگومان کە لەسەر ڕۆژ ئاوا قسە دەکەین بە تەنیا قسە لەسەر جوگرافیایەکی دیاریکراو ناکەین ئەمە پەیوەندی بە عێراقەوە هەیە بە کوردستانی عێراقەوە هەیە بە تورکیا و بە باکوورەوە هەیە و پەیوەندی تەنانەت بەو تەحەدیانەی ئەمریکا هەیە لەسەر ئێرانیش و ئەمڕۆکە کۆمەڵێک بابەت لە ڕوانگەی استراتیژی لە ڕوانگەی فکریەوە هەڵدەسەنگێنین و ئەمانە بەراورد دەکەین بە ئەو گوتارەی کە ئەمڕۆکە لە سوسیال میدیادا لە تەنانەت لە میدیای نەریتیشدا ئیتر باوە و کێشەکان ئیتر زۆر جار بچووک دەکرێنەوە لە چەمکێک لە گوتارێکی بچووکدا وەکو بڵێ بە تەنیا ئەم گوتارە هەموو کێشەکانی دروست کردبێ ئێمە هەوڵەدەین ئیتر ڕێچکەیەکی دیکەی گشتی لە پەنجەرەیەکی دیکەی گشتی بەرفراوانتر تەماشای بابەتەکە بکەین و بۆ ئەو مەبەستە ئەوڕۆکە میوانداری لە بەڕێز کاک هۆگر برایم دەکەین. کاک هۆگر لەسەر خەتە کاک هۆگر بەخێر بێ. سپاس دەکەم کاکی وا سلااو ڕێزم بۆیەوە بۆ بینداران و بیسەرانی و بەرنامەیە شێر. بەڵێ هەروەکو لە پێشەچێکدا باسم کرد ئیتر لە سوسیال میدیادا لە میدیای نەریتیدا گوتارێکی دیکە هەیە ئەو گوتارە کە کێشەکان بە کۆمەڵێک بابەتی ئیدۆلۆژی تەنانەت ئیدۆلۆژیش نابێت کۆمەڵێک بە کۆمەڵێک دروشم دەبەستنەوە لە هەمان کاتدا ئیتر تەماشا دەکەین بزوتنەوەی کوردی هەروە بووە لە کاتێکدا کە هیچ نیشانەیەکی شکست و بنکەوتن و کارەسات نەبووە ئیتر ئەو بزوتنەوەیە غرور بووە پرۆپاگەندەی کردووە شتەکانی لە حەدی خۆی زیاتر گەورە کردوونە بەڵام کاتێک ڕوبەڕووی شکستێک و یانیش کەم و کورتێک دەبێتەوە ئەمجارە تەماشا دەکەین گوتارێکی 100% پێچەوانە دێتە ئارەوە. سەرەتا دەمەوێت لەو چوارچێوێدا دەست پێ بکەی و یارمەتی منیش بدەی کە ئەو بابەتە واتە ئەوەی لە ڕۆژ ئاوا هاتە ئاراوە ئیتر لە بواری جیۆپۆلەتیکدا لە بواری ڕیال پۆلەتیکدا و لە بوارەکانی دیکە ئیتر هۆکارەکانی چی بوون ئەو ڕووداوە لە پڕەوە هاتە ئاراوە. ئێمە پێش 5 و 6 مانگی جانیوەری باسمان لە ڕەوشێکی دیکە دەکرد کە لە سووریادا بێتە ئاراوە ئەمریکیەکان ئیتر یانیش هێزەکانی هەڵپەیمانمانانی دژ بە داعش بتوانن باڵانسێک دروست بکەن لە نێوان هێزەکانی سووریای دیموکراتیک عەلەویەکان دروستەکان و لەگەڵ ئەو دەسەڵاتەی کە ئێستا کلیلی دیمەشقی پێشکەش کراوە بەڵام تەماشامان کرد شتێکی جیاوازتر تابلۆیەکی جیاوازتر هاتە ئاراوە و بەداخەوە کاتێک تەماشای تابلۆیەکە دەکەین بە چاوێک دەگرین و بە چاوێکیش ناچارین هەندێک راسیۆنال بین تەماشای کۆی بابەتەکە بکەین بە شێوەیەکی هەستیەوە تەماشای بابەتەکە نەکەین. فەرموو لەو بارەیەوە تۆ ئیتر چۆن بیر دەکەیەوە؟ دەستۆش کاکیوا سپاس. پێشەم شتێک دەتوانم ئەوە دەست پێ بکەم کە لە ناو سیاسەتی کوردیدا لە ناو ڕۆشنبیری سیاسی کوردیدا کاتێک کە باس لە بەشەکانی کوردستان دەکەن باس لە پارچە جیاوازەکانی کوردستان دەکەن یەکسەر بە کوردستانی عێراقەوە و بە ستاتۆی هەرێمی کوردستان و وەزعی عێراق مقارنە دەکرێت. یعنی مۆدێلەکە مۆدێلی هەرێمی کوردستانە بێ لە بەرچاوگرتنی جیاوازیەکان. یعنی کاتێک کە ئێستا ئێمە باس لە کوردستانی سووریا کوردستانی ڕۆژ ئاوا و وەزعی سووریا دەکەین زۆربەی ئەوانەیە کە تەحلیلی دەکەن یەکسەر لە تەحلیلەکانیان لە تێڕوانینەکانیان بۆ ئەوێ هەرێمی کوردستان و عێراق دێنە بەرچاو. ئێمە تاوەکو ئەو جۆرە لە بیرکردنەوە لە هەڵسەنگاندن بۆ بەشەکانی دیکەی کوردستان دەرباز نەکەین ناتوانن لێکدانەوەیکی دروست پشیکردنەوەیکی دروستمان بۆ بەشەکانی دیکەی کوردستان هەبێت. ئەگەر بەراوردێکی کورد سەرپێی عێراق و پرسی کورد لە عێراقدا و سووریا بکەین زۆر بە ئاسانی ئەو تابلۆیەمان بۆ دەردەکەوێت و زۆر بە ئاسانی دەتوانین هۆکارەکان دەستنیشان بکەین ئەوەی کە ئێستا ڕوودەدا. ئێمە لە عێراقدا جارێ پێشەم شتێک دامەزراندنی عێراق و سووریا دوو وڵاتن هەر یەکە و یەکێکیان بریتانیا دروستی کرد یەکێکیان فەڕەنسیەکان دروستیان کردووە. هەر سیاسەتی ئەو دوو دەوڵەتە بۆ کۆلۆنیەکانیان جیاواز بوو پێشەم شتێک. دوایەوە لە عێراقدا کورد هەرێمی کوردستان ئەو بەشەی کوردستان لە عێراقدا
لە ڕووی جیۆپۆلیتیکەوە خاکەکەی لەسەر یەکە، کەمترین تێکەڵی لەگەڵ نەتەوەکانی دیکە هەیە لەو شوێنە لە کەرکووک و ئەوانە لە خەتێکی درێژ مەسەن لە تەلعفەرەوە تاوەکو دێتە کەرکووک و خانەقین تێکەڵی هەیە، بەڵام لە زۆربەی جوگرافیای کوردستانی عێراق زۆرینە کوردە. لە ڕووی جوگرافیەوە لەسەر یەکە و هەر فۆرمە جوگرافیەکەشی زیاتر شێوەیەکی سێگۆشەی یانیش ئەوەی هەیە ینی قوڵاییەکی یانیش بەرپراوانەیەکی جوگرافی زیاتری هەیە. لە ڕووی دموگرافیەوە هەرێمی کوردستان تقریبا لە 20 پێکاتەینی دموگرافیای عێراق پێک دێنێ، لە ڕووی جوگرافیەوە نزیکەن لە 20 پێک دێنێ. لە ئەوانە ئەگەر ئەو مەسەلە جوگرافی و دموگرافیانە لەگەڵ کوردستانی سووریا مقارنە بکەی زۆر جیاوازە، هەم ژمارەی کورد کەمترە، هەم خاکی کورد لەوێ 3 بەشە، هەم تێکەڵی لە قامیشلوش هەموو نەتەوەکانی تری مەسەن زۆر تێدا تێکەڵێک هەیە کورد و عەرەب و ئەوانی تر و ئەگە هەیە عەرەب حسابکەی لە حەسەکە و قامیشلوش چەند عەرەبی تێدا. ئێمە مەسەن لە سلێمانی لە هەولێر لە دهۆک عەرەب ئەوانەی کە لەو دوایانە بە توریستی هاتوون ئەگەرنا نیمانە عەرەبی دانیشتووی ئەو شوێنانە پێشتر نەما بۆ ئێستا ئەو لە دوای ڕوخانی سەدامەوە پەیدا بووە. ئەوانە دوای ئەوە ڕێژەی کورد لە سووریادا ئێستا سووریا وابزانم ئەوێش نزیکی 40 میلیۆنە، ڕێژەی کورد لە سووریادا لە 5 شتێکی ئاوا دەبێت 5 تا 6 و خاکەکەشی لە پارچەیە و وەک گوتم. دوای ئەوە لە ڕووی سیاسیەوە و لە ڕووی جیۆپۆلیتیکیەوە لە ڕووی سیاسیەوە کورد لە عێراقدا لە ئەوڵی لە دروستبوونی عێراقەوە کورد نکۆڵی لێ نەکراوە، کورد دامەزرێنەرێکی ئەساسی دەوڵەتی عێراق بووە، هەرچەند لە سووریاشدا کوردەکان ڕۆڵیان هەبوو لە دامەزراندنی دەوڵەتی سووریادا، بەڵام وەکو عێراق نەبووە. لە ئەوڵەوە کورد دانی پێدانراوە لە عێراقدا و لە 74 لە دەستوری 58 عێراق لە دوای شۆڕشدا کورد لە عێراقدا وەکو نەتەوە وەکو پێکاتێکی ئەساسی لە دەوڵەتی عێراقدا دانی پێدانراوە. لە 74 لە 11 ئازاری 7 کە مەفاوەزات دەست پێ دەکا و لەسەر ئۆتۆنۆمی لە بەیاننامە 11 ئازاردا ئۆتۆنۆمی بەڕسمی بۆ کورد ناسراوە. لە 91ەوە کە سەدام لە هەرێمی کوردستان نەماوە، لە 92 هەڵبژاردن لە کوردستانی عێراقدا کراوە، هەرێمی کوردستان دوو ستاتۆی هەبووە، هەم لە ڕووی ناوخۆی ئۆتۆنۆمی هەبووە، هەم لە ڕووی دەرەوەشدا کە سەدام لەوێ نەماوە فیدراڵی ڕاگەیان و وڵاتانی سیاسەتی نێودەوڵەتی ئەمریکا دانی پێدانا و پاراستنی کردووە و بەخەتی 36 و 37 بۆ داناوە. ئەوە ئەگەر ئەوانە لە بەرچاو بگرین جیاوازێکی زۆر هەیە. لە سووریادا تاوەکو ئێستا ینی لە سەردەمی باسیشدا لە سەردەمی باسداوە هەر کورد هەر نکۆڵی لێکراوە، ینی هەر زۆربەی بە مهاجر حساب کراوە و سیاسەتی تعریب لەوێدا ئەو پشتێنەی عەرەبی زۆر بەقوڵی لەوێ کاری لەسەر کراوە. کەواتە تۆ ناتوانانی ئەگە ئەوانە و کۆمەڵێک شتی تریشەنە بۆی کە زۆر درێژ نەبێتەوە، بەڵام ئەوە تەنیا وەکو فکرەیە کە تۆ وەرە ئەو مەسەلانە هەمووی باسییان بکە بەراوردی بکە، ئەم لە ڕووی سیاسیەوە، لە ڕووی جیۆپۆلیتیکەوە، لە ڕووی جوگرافیەوە، لە ڕووی دیموگرافیەوە، لە ڕووی ئابووریەوە، هەموو شتێک بێنە ئەوانە هەمووی بەراورد کە ئەنجا بێنە بەراورد بکە. کە تۆ بێنی بەو هەلومەرجەی کە لە سووریادا هەیە و لە کوردستانی سووریادا هەیە بێنی مقارنەی بکەی، تۆ بڵێ ئەوەی کە لە کوردستانی عێراقدا هەیە بەراوردی بۆ بکەی. ئەگەر ئەوە نەبوو ئەوە هیچ نییە، کەوا نەبوو ئەوە کەواتە بەتەڵک نات، ینی هیچ شتێک نییە، ئەوە کورد بوو نییە، ئەو کوردایەتی نییە، نازانم ئەوە بۆ مافی کورد نییە. ینی ئەوە زۆر گرنگە. ئەنجا لێرەدا ئەگە ئەو هەلومەرجانە لە بەرچاو بگرین، پرسی کورد لە سووریادا لە دوای 2011ەوە دەردەکەوێت. پێشووتر ڕێخستنی کوردی هەبوو و حزابی کوردی هەبوون، بەڵام لە ناو چوارچەوەی دەوڵەتی سووریادا حزبی کوردی ئاشکرا بوون، مەسەن ڕسمی بوون لە سووریادا، بەڵام وەکو ناسنامەی کوردی وەکو پرسی کورد شتێک بەناوی پرسی کوردەوە نەبووە. لە دوای بەهاری ئەوە کە بەناوی بەهاری عەرەبی کە بوو بە جەهەنەمی عەرەبی دەرکەوت، پرسی کورد لەوێدا زەق بوو بە ئەمری واقع. بەڕاستی کەس تەسەووری ئەوەی نەدەکرد کە فرسەتێک بەو شێوە بۆ کورد لە سووریادا بێتە پێشەوە، هەر پێشووتریش بزوتنەوەی سیاسی لەو بەشەی کوردستان خۆی بە پارچەکانی دیکەوە گرێدا بوو، بەتایبەت کە پەکێکە دەچێتە ئێوە ڕێخستنی هەرێک گەورە لەوێدا دروست دەکاتەوە، بەشەی گەنجێکی زۆری ئەو بەشەی کوردستان دەچن
بەشداری ڕێزەکانی گەریلا دەبن و لە بەشەکانی دیکەی کوردستان کار و خەبات دەکەن. شتێکی وا لە فکری کەسدا نەبوو کە لەوێدا هەلومەرجێک بێتە پێشەوە کە لەوێدا ئەو ستاتوێ دروست بێت و کاریگەری بەسەر بەشەکانی دیکەی کوردستانەوە ئاوا دروستکە و بەتایبەت لە دوای شەڕی داعش بەرخودانی کوبانی و شەڕی داعش هەلومەرجێکی تر هاتە پێش کە اینجا هێزە ناونەتەوەیەکانی شاتنە ناوە و ئەمریکیەکان لێرەدا کورد کاک هۆگر جەنابی شت وابزانم باش دەزانی ئێمە لە سوسیال مێدیادا قسە دەکەین و خوێنەر و بیسەری سوسیال مێدیاش تایبەتمەندیەکی هەیە دەیەوێت زوو بە زوو قەت بڕێک لێ بدا ئیتر کێشەکان ببینێ ئەوان کێشەکان بە چەند شتێک دەبەستنەوە لەوەی کە کوردەکان لەگەڵ عەرەبەکان اتفاقیان کردووە و ینی چەند عەشیرەتێک لەناو هێزەکانی سووریای دیموکراتیکدا لەسەر داخوازی سعودیا و ئەمریکا ئیتر اتفاقێکیان کردووە لەگەڵ هێزەکانی سووریای دیموکراتیکدا ئەو کارە ساتە لەو چوارچێوێدا هاتوتە ئاراوە. حەزەکەم تەوزێک باسی ئەوەشمان بۆ بکەیت بەڵام قسەی خۆت لەبیر مەکە فەرموو. بەڵێ ئەو باگراوندە بۆچی باز دەکەم چونکە ئەزانی چۆنە ئێمە ناکرێ ڕووداوێک ڕوو دەدات ئەوە نیە ئیتر بە مینەی بە میموری ماسی ئێمە تەماشای مەسەلەکە بکەین یعنی هیچ دوو دقە پێشووتر نەبینین وەزع چۆن دروست بووە هەربین لەسەر ئەوەی ئێستا هەیە بین گفتوگۆ بکەین بە ئەوم بۆ ئیشارە پێدا لە دوای هاتنی داعش فرسەتێکی گەورەتر دروست بوو پێشووتر کورد ئەو بزوتنەوەی سیاسی کوردی مەسەن هێزەکانی مەسەن ئێمە بەناوی ئەوە بڵین خۆسەری دیموکراسی کە لە ئەوڵەوە خۆسەری دیموکراسیان ڕاگەیان لەگەڵ سووریا لە ئیتفاقێکدا بوو یعنی شەڕی سووریان نەدەکرد باشە ناوچەکانی خۆیان پاراست بوو ئەوەی کە شەڕی بەوان دەفرۆشتێ بوو جەبهەت النوسرە و ئەوانەی کە گرێدراوی تورکیا بوون لە حەڵەب و لە سەرێکانی و لەو ناوچانە لە دەوروبەری عەفرین و لەوانە شەڕیان بە کورد دەفرۆشت کورد لە بەرامبەر ئەوانە خۆی دەپاراست هێزەکانی یەپەگە و یەپەژە کە داعش هات داعش ڕووی لە کورد کرد کوردی شەو کاتە ئەوە بوو بە یارمەتی ئەمریکا داعشی برد و تا ڕقەی برد ئەوە کۆمەڵێک کەس کە ڕەخ نەدەکەن دەڵێن پێشتر دایان گوت ئێستا شێوازێکی تربی دەکەن کورد چه علاقی بە چی ئیشی بە ڕقە بوو چۆن کورد چی ئیشی بە ڕقە بوو ئەوە گەورەترین سەروەریە بۆ بزوتنەوەیە کە کۆنەپەرسترین بزوتنەوەی سەدەی 21 لە پایتەختەکەی ڕووخان پایتەختەکەی گرت بزوتنەوەیەکی تیرۆریستی کە هاتووە ژنان و کچانی کورد بە سەبایە دەگرێ و لەو پایتەختەی کە ئەو سەبایانەی تێدا کڕین و فرۆشتن پێدەکرا ئەوێ دەگرێ ئەوە جێگەی شانازیە ئەوە جێگەی فەخرە بۆ ئێمە کە بزوتنەوەیەکی سیاسی کوردی بە پێڕوانینێکی تازەوە هات ئەوەی کردووە ئەوە چینێکی تێدایە بەو شێوەیە کورد و بە یارمەتی ئەمریکەکان چۆ ئەوێ چۆ ڕقە و دێرە زور و ئەوانەی گرت ئەمریکا یارمەتیدان کورد چاوەڕێ ئەو بکە ئەو یارمەتیە دەولیا ببێت بە ستاتوێت و لەوەدا هەلومەرجی ئەو کاتە کە سووریا هێشتا نەڕووخا بوو سعودیا یارمەتی دەربوو سعودی و ئیمارات و ئەوانە یارمەتی دەربوون لەوەی کە قەناعەت بەو عەشیرەتە عەرەبانە بێنن ڕازیان بکەن کە لەگەڵ کووردا لەگەڵ ئەو ئیدارەیە کە کورد سەرپەرشتی دەکات بژی و یارمەتی دەربن و ئەو بزوتنەوە سیاسیەش بەو فکرەی خۆی کە ئایدیایەکی خۆی هەیە مەسەلەی بەیەکەوە ژیانە مەسەلەی دموکراسیە و إلى آخره بۆ ویستی لەگەڵ ئەوانە بە شێوەیەکی بەیەکەوە بژی بەڵام ئەوە لە پراکتیکدا بەڕاستی ئەو شتێکە لە پراکتیکدا ئاوا بوو بەو شێوەیە بوو ئەوە زۆر کەم و کورتی تێدا هەبوو هەڵبەتە مەسەلەی شەراکەتێکی تەواو شەراکەت نەبوو لەو هەلومەرجی جاوە پەیوەندی بە هەلومەرجی شەڕەوە بوو پەیوەندی بە دەسەڵات خوازیەوە بوو بەچێوە هەبوو عەرەب ئەو عەرەبانەی کە لە سەردەمی مەسەن تاوەکو لە سەردەمی بەعزدا چۆنێک مەسەن عەرەب بوون بەڵام ئێستا خۆی لە ستاتویەکی خوارەوەتردا دەبینێ مەسەن لە ذهنی شۆڤینیزمی بەعسیدا کە خستوویەتە مێشکی ئەوان کورد بچووکە کورد نەوەی جنە کورد نازانم چیە ئەوە ئێستا ئەوڕۆ کوردێک دێ حکمی دەکات ئەوە شتێک نییە بە ساڵێک و 2 ساڵ و ئەو مەسەلەی و لە هەلومەرجی شەڕدا ئەو مەسەلەی حەل ببێ ئەو شتە باش ئیدارە نەکرا باش حسابی بۆ نەکرا ئەوە ئینسان دەتوانێت ڕخنەی بکە بەڵام خودی ئاکتەکە خودی ئەوەی کە تۆ چوی ڕقە و دێرە زور ئەوانەت ئیدارە کردووە نە گرتنی ڕقە پێم وایە هەل لە ڕووی سیمبۆلێکی شتێکی زۆرە بوو بەڵام ئەوە تەنیا کورد تەنیا قەسەدە خۆی بڕیاری ئەوەی نەداوە پشتیوانیەکی نێودەوڵەتی هەبووە لەو کاتدا بەڵام لە دوای ڕووخانی ئەسەد مەسەن سعودیا
لە دوژمنی دەوڵەتی سووریاوە دەبێتە پاڵپشتی دەوڵەتی سووریا، ئەمریکا لە دوژمنی دەوڵەتی سووریاوە دەبێت بە پاڵپشتی دەوڵەتی سووریا. یعنی هەلومەرجەکان هەمووی دەگۆڕێ و ئەو دانوستانانش کە لە ئەوڵەوە لە دوای ڕوخانی ئەسەدەوە کران بە ئیتفاقی دەی ئازارەوە، من ئیتفاقی دەی ئازار بە هەموو کەم و کورتەکانی ئێستاش پشتیوانی لێ دەکەم، ئەو کاتیش پشتیوانیم لێ کرد. بۆچی؟ چونکە من 2 ساڵ پێش لە چاوپێکردن لەگەڵ قەندیل پرێز باسیەوە کردبوو ڕۆژ ئاوای کوردستان بەبێ ینی ئەو ستاتوی خۆسەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بەبێ ئیعترافێکی ناوخۆی یان نێودەوڵەتی دوا ڕۆژی ڕوون نییە. لە ئیتفاقی دەی ئازار ئەگەر پێک هات بە ینی بەلایانی کەم لەو ئیتفاقی دەی ئازار ئەوەی تێدا دەخوێندرایەوە کە ستاتوی بەڵام کاکۆگر ئیتفاقی دەی ئازار لە کاتێکدا ئەنجامدرا کە ئیتر ئەحمەد شەرع جۆلانی لە ڕەوشێکی زۆر خراپدا بوو، یعنی 1700 عەلەوی بێگوناحی کوشت و خەریک بوو تاوانبار دەکرا، هەرچەندە عەلەویەکان هیچ کەسێک پشت و پەنایان نەبووە هەتاوەکو ئێستاکەش، بەڵام خەریک بوو ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ئەو هەموو شتانیان ئاشکرا کرد. ئەحمەد شەرع کەوتە وەزعێکی زۆر عەلەویەکانیش دووەمین گەورە نەتەوەنا لە سووریادا، لە دوای سونیەکان عەلەویەکان دێن ئینجا کوردەکان ئینجا دروزەکان. ئیتر ئەمە ڕنگ بێ وای کردبێت کە ئەحمەد شەرع ناچاری ئەمە بێ و ئەمە بتوێت و نەتەوێت یەکێتی نێوان نەتەوە مەزلومەکانی سووریایی تا ڕادەیەک خستە ژێر پرسیارەوە. بەتەکید کاکیوا خۆشت لەوانەیە باشتریش ئاگاداربی ئەو ئیتفاقی دەی ئازار لە دەی ئازار ئیمزا نەکرابوو، پێشتر ئیمزا کرابوو، تقریبا مانگێک پێشتر ئەو ئیتفاقی ئیمزا کرابوو، بەڵام ئیعلان نەکرابوو. چۆ قەسەدەش ئەوەنیە خاڵەکانی لاوازیان تێدایە، قەسەدەش نەیدەویست، ینی حکومەتی سووریا شەو کاتە نەیدەویست، ینی بۆی ئیعلان نەکرابوو. بەڵام حکومەتی سووریا هات لەو کاتەدا ئیعلانی کرد کە قەتڵ عامی عەلەویەکان کرا. بەداخەوە مەسەن ئەلەوەدا ئەو مەسەلە و ئیتفاق بوو بە شتێک کە بۆ ڕووسپیکردنەوەی ئەوەنیا بۆ ڕووسپیکردنەوەی شەرع بوو بۆ ئەوەی کە هەم ئەو ریزە ئەو گوتارەی قەسەدە ئەوانە کە باسی لە هەموو پێکاتەکانی سووریا دەکرد لەوێژدا نەیتوانی لەو کاتەدا دیفاعێک لەوە بکە، بەڕاستی مەسەنەوە کەم و کورتێک بوو کە قەسەدە لەو بارەیەوە هەڵوێستێکی زۆر جدی نەنوان لە سەبارەت بە عەلەویەکان. بەڵام وەکو ئەوە بوو کە ئەمن دەی هینی خۆم بکەم، ئەوەنیا پاراستنی خۆم بکەم، ئەوە دەوڵەتەکە دەی ئێساوە لەگەڵی دانیشتین، ینی جۆرێک لە چاوپۆشی بوو. ئەوە هەڵەیەکی گەورە بوو لە ڕووی مۆراڵیشەوە، هەڵەیەکی گەورە بوو لە ڕووی سیاسیشەوە هەڵە بوو. بەڵام ئەوە دیسان ئەو ئیتفاقیە لە ڕووی قانونیەوە ئەگەر پێک هاتبە لە ڕووی قانونیەوە ینی ئیعترافێکی ناوخۆیی بەلایەنی کەم بۆ ئەو ستاتویە دروست ببوو، بەڵام ئیتفاقەکە پێک نەهات هەردوو لاش، ینی ئەوە تەنیا هەر دەوڵەتی سووریا نەبوو کە ئەوە لە ئیتفاقەکە تا ڕادەیەک پاشگەز بووە، قەسەدەشە لە ئەوڵیشەوە نەیدەویست چاوەڕێی کات بوون، بەڵام کات وەک ئەوەی چاوەڕوان دەکرا لە قازانجی کورتنەبوو لە قازانجی جۆلانی بوو، چونکە جۆلانی بتێونەتێ ئاکتۆرێکی دەوڵەتیە، ئاکتۆرێکی دەوڵەتی و دەوڵەتە ئەوڕۆ ئیعتراف بەو کراوەکو دەوڵەت، تۆ ئاکتۆرێکی هێشتا نادەوڵەتی. بەڵام ئەوەی کە ئێستا ڕوودات کە هەموو شتەکانی گۆڕی کاکیوە من بە شەڕی 12 ڕۆژەوە گریت، ینی شەڕی 12 ڕۆژەی کاکۆگر بەر لەوەی بکەوێت سەر شەڕی 12 ڕۆژە دەمەوێت بابەتێکت لەگەڵ تاوتوێ بکەم، یعنی لەو ماوەیەدا لە 6 و 7 جانیوەری هەتاوەکو ئێستا، یعنی لەو شەڕێکە لە حەلب لە هەردوو گەڕەکە کوردەکان دەستی پێکرد هەتاوەکو ئێستا و بە تایبەتیش دوای ئەوەی هەڵگەڕانەوەی عەشیرەتە عەرەبەکان، هەرچەندە بەپێی زانیاریەکانی من هەتاوەکو ئێستاش بەس بەتەنیا لە قامیشلی و حەسەکە 2-3 شەڕوانی عەرەب لەناو هێزەکانی سووریای دیموکراتیک هەیە، هەتاوەکو ئێستا ئەو دقێ 2-3 شەڕوانی عەرەب هێشتا ماوە و بەجددیش شەڕ دەکەن، تەنانەت بەشێک لە خێڵە عەشیرەتەکانیش دابڕاون، وێنەیان هەیە، ڤیدیۆیان هەیە، دێنە سەر تەلەڤیزیۆن قسە دەکەن، یعنی ئەڵێن بە تایبەتی کچەکان گەنجەکان. بەڵام لە دوای ئەوە گوتارێک لە شەقامی کوردیدا بەردەوام بووە و کۆمەڵێک هونەرمەند دێن، کۆمەڵێک ئەکادیمیسیان دێن، ئیتر ئەو بابەتە بە تەنیا خاڵێکی لێ دەبین.
هونەرمەند تێدەگەین هونەرمەند کەسێکی هەستیا کەسێکە ئیتر سیاست ناکە کەسێکە لە بواری دیکە ئەتوانێت خزمەت بکە بەڵام لەوەش دەکەم و کورتی هونەرمەند هەیە چونکە هونەرمەند بەڕاستی کاری ئەوە نییە دژمنایەتی دروست بکە هونەر بەخۆ خۆشەویستیە یەک لە کارەکانی هونەر و مۆسیقا و گۆرانی خۆشەویستی دروستکردنە لە نێوان مرۆڤەکاندا بەڵام ئەمانە ڕق دروستەکەن بەڵام هەندێک ئەکادیمیسیانمان هەنا بەڕاستی کە خۆیان بە هەموو دنیا ناگۆڕنەوە ئەمانەش ئیتر دێن هەموو بابەتەکە لە کۆمەڵێک شتی وەکو برایەتی گەلان و کۆمەڵێک دروشم ڕنگ بێ پەکەکە لەسەر بنەمای کۆمەڵێک خەیاڵ من ناوی لێنانێم ئەیدۆلۆژیا چونکە ئەیدۆلۆژیا دەبێت بنەمایەکی ڕیالیستی هەبێ بنەمایەکی پێکەنانی هەبێ ڕنگ بێ پەکەکە هەندێک لەسەر خەیاڵی کردە بێ دەگەی لەو بوارەدا ئیتر هەتاوەکو ئێستاش لەسەر خەیاڵەکانی بەردەوام بێ بەڵام ئیتر بەستنەوەی ئەو هەموو بابەتە بە برایەتی گەلان و دەمەوێت شتێکی دیکەش پێ بڵێم بەڕاستی کۆمەڵێک کەس دەناسم ئەوە بە شخصی دەناسم زانیاری شخصیەکە کە من دەزانم ئەمانە چەند ساڵێکە ئەم کارە دەکەن بۆ نمونە لە بەرلین لە لەندەن لەسەر کۆمپیوتەرێک دانیشتووە لە ماڵەوە موچەیەکی نهێنی لە بۆ دێ لەکوێ لە بۆ دێ نازانم بەڵام بەردەوام تەکنۆلۆژیا و بەرنامەی زیرەکی لەدەستدایە ئەتوانێت خۆی بگەینێتە عەرەبێک یان تورکێک گفتوگویەکی چی پێ دەڵێن پرۆڤۆکاتیڤی لەگەڵ بکە وای لێ بکە کە ئەو جوێن بە کوردستان بدا و جوێن بە ئاڵای کوردستان بدا ئەوەی دیکە جوێن بە ئیسلام بدا و ئەم جۆرە شتانە لە پەنای ئەمانەدا بەڕاستی ئەتۆ پیلانێکی گەورەتر نابینی کە لە کاتێکدا تەماشا دەکەین ئۆجەلانیش لەو هەڵمەتەی ویانیش لەو پرۆسەسەی کە دەستی پێکردووە لە ئاستی شەقامی کوردی ئێمەزارێ نازانێ ناتوانین بڵین کۆتایی پێ هاتووە هیچ سەرکەوتو نەبووە نازانی بەڵام لە ئاستی گوتاری کوردیدا تەماشا دەکەین ئەو گوتارەی ئۆجەلانیش تەماشا دەکەی کەوتۆتە ژێر پرسیارەوە لێرەدا مەبەستم بە کورتی ئەوەیە پێشەوەی بچیە سەر ئێران و شەڕی 12 ڕۆژە ئەو گوتارە کە لە کاتێکدا شەقام ئەکادیمیسیانەکان کۆمەڵێک هونەرمەند دەیوروژێنن ئایا بەڕاستی ئەوە بە تەنیا هەستێکە دەری دەبڕن ڕقوقینێکە ئێمە دەزانین ناسیۆنالیزم لە هەموو وڵاتێکدا لە کاتی تەنگاسیدا لە کاتی تەنگاویدا لە کاتی برسیدیدا لە کاتی قەیراندا زیاتر وەکو کەنگەر سەری خۆی لەژە ئایا ئەوە مەبەستێکی ڕێکخراوەیی سیاسی لە پشت نییە وەکو مەسەلەی ڕێکخراوەی سیاسی نازانم چکەوە دەبێت ئەو نیە معلوماتی زۆر دقیقت بێ بەڵام ئەو تۆ ئەمەژت پێکرد زۆر ڕاستە لەو هەلومەرجەی ئاوادا ناسیۆنالیزم خۆی داتەخە ئێمە پێشووتریش ئەو شتانەمان بینیوە مەسەن کە وابزانام لە شەڕی عەفرین بوو کە شەڕوانێکی گەریلا کەوت بۆ دەست چەتەکان دیسان بە هەمان شێوە مەسەن ئیتر دژمنایەتی ئەوانی تر ینی تۆ وەکەوەی کە ئیتر عەرەب هەمووی ئەو سووتاندنی دوکانی پیزا فرۆش و گەز فرۆش و کەباب فرۆشەکانیش لە بیرمەکە ئەوە هەم لە ئەوروپا هەیە هەم لە هەودێریشیە کە ئەمەش شتێکی وەکو نازیەکانمان بگردێنێتەوە فەرموو لەو هەلومەرجانەدا ئەوانە ڕوودەن ینی ناسیۆنالیزم دەیەوێت ئەو شتانە کا لەسەر ئیحساسی خەڵک دەکات کە ئەو شتانە بجوڵێنێ بۆ ئەوەی کە ئەوە نیە گوتا حقانیەتی خۆی دەرخات چونکە ئارگومنتی نییە ئارگومنتەکانی لەسەر هەستە لەسەر هەست کار دەکات ئارگومنتی عقلانی نییە بۆ بەتایبەت بۆ ڕۆژی ئێستای بۆ ڕۆژی سیاسی کورد بۆ ڕۆژی ئێستای کورد گوتاری ئۆجەلان مەسەلەی کۆنفدرالیزمی دیموکراتی ئەوانە دەتوانی ڕەخنەی بکەین بەڵام تۆ دەبێت لە کۆنتێکستی خۆیدا ڕەخنەی بکەین ینی لەکوێدا کەم و کورتەکانی لەکوێ من تاوەکو ئێستا مەسەن ئەوانەی کە ڕەخنە لەو گوتارەی ئۆجەلان دەگرن لە غەیری مامۆستا عەباس وەلی کە ڕەخنەی تیۆریکی لەو گوتارە گرتووە لەو کۆنفدرالیزمی دیموکراتی کەسێکی تر نبینی مەسەن دێ دەڵێ بۆچی کابرا خۆی بە فەیلسوف دەزانێت دژی دیموکراسی ڕادەوەسێتەوە دەڵێت دیموکراسی ینی ئاخر مەسەن کابرا خۆی بە فەیلسوف دەزانێت بەس لەوە ئەتوانی بەڕستەیەک باسی قسەکانی عەباسی وەلی بکەی ڕەخنەکانی بکەی مامۆستا عەباس وەلی لە مەسەلەی کۆنفدرالیزمی دیموکراتیدا کە باس لە مەسەلەی سەروەری دەکات کە ئەوە لەگەڵ لە مەسەلەی سەروەریدا ینی هیچ حسابێک بۆ مەسەلەی سەروەری نەکراوە ینی کە سەروەری وەکەوە کە شتێکە دابەش بکرێت بەڵام مامۆستا عەباس پێی وایە کە سەروەری دابەش ناکرێت لەو گوتارەی کۆنفدرالیزمی دیموکراتیدا ینی شتەکە زیاتر ڕوو بە ناوخۆیە تۆ مەسەن کۆنفدرالیزمی دیموکراتی تۆ دەڵێ من لە ناو دەوڵەتێکدا دەوڵەت من قبولکە کەواتە تۆ داوای سەروەریەک ناکەی بەڵام تۆ دیسان سەروەری دەوڵەتیش پێشێل دەکەی خۆ سەروەری دەتەوێت لەگەڵ دەوڵەت پارچەیکەی سەروەری پارچە ناکرێت
ئەوە بۆ هەتا بۆ گوتاری فیدرالی کوردی شەروایە ئەوە ئێستا لە هەرێمی کوردستاندایە ئەوەی کە کۆمەڵێک خەڵک کە پێیان وایە فیدرالی دەتوانی لە بە فیدرالی سەروەری بەدەست بێنی سەروەری دەوڵەت مادام تۆ ئەتراف بە دەوڵەت دەکەی سەروەری دەوڵەت پارچە نابێت سەروەری پارچە نابێت دوای ئەوەش گوتاری ئۆجەلان نەکرد گوتاری ئەو هەموو لا مەرکەزیەتێک تەواو گرێدراوی دیموکراسیە بەبێ دیموکراسی لا مەرکەزی نابێت و هیچ لا مەرکەزیەک مەسەن هیچ شوێنێکی لا مەرکەزی نییە کە دیموکراتی نەبێت یعنی تۆ دەبێت بەڵام مخەتەبەکەی ئۆجەلان کەسێکی فاشیستە نادیموکراتە ئۆجەلان لەوێدا کۆمەڵێک پارادۆکسەیە بەڵام لە خۆیدا مەسەن ئۆجەلان دەوڵەت ڕەت ناکاتەوە بەڵام ئۆجەلان گوتارەکەی ئۆجەلان کە دەڵێ کۆمەلگەی دیموکراتی کار لەسەر کۆمەلگە دەکەن بەڵام ئەوە بۆ مانایە نییە کە تۆ دەست لە کورد بەردەدەی دەچی ئەوانی تر دیموکرات دەکەی نا تۆ خۆت دیموکرات دەکەی مامۆستا حەمید بۆرزەسڵان زۆر باش لەسەرەوە ینی باس لەو مەسەلەیە دەکا کە ئێمە بەداخەوە ینی بەداخەوە تاوکو ئێستا ئێمە نەمانتوانیوە یانیش نەتەوەکانی کە ئێمە لەگەڵیان دەژین نەگەیشتونە ئەو ئاستە ئەوان لەگەڵ ینی نەگەیشتونە ئەو ئاستە دیموکراتیە ئەو گوتارە دیموکراتیە لەناو ئەواندا پێش نەکەوتۆ کە بێن ببنە پاڵپشتی ئێمە ئۆجەلان کاری لەسەرەوە کردو لە مەسەلەی دروستکردنی هەدەف و ئەوانەدا کە گوتی دەبێت ببێتە حیزبێکی تورکیایی کە لە تورکیادا معارەزە نیە بێت ئەو ڕۆڵە ببینێ بەڵام تاوەکو ئێستا مەسەن هەدەف نەیتوانیوە ئەو ڕۆڵە بە تەواوی ببینێ چون بە تەواوی لە گوتاری فاشیزم لە تورکیادا زاڵە بەڵام بۆ ئەوی بینەوە سەر سووریا ینی زۆر دوور نەکەوینەوە لەو مەسەلەیە نەکەوین نا ئەو بابەتەوە بابەتێکی تیۆری دەتوانرێ ئینسان لە کاتی ڕەخ نەبکات بەڵام ئەوانەی کە ئێستا لەو هەلومەرجێکی ئاوادە دێن ئەو مەسەلەیە زەق دەکەنەوە کورد دەبێت دەوڵەتی هەبێ من پێم وایە ئەو جەماعەتە ئەوانەی کە پێیان وایە ینی وەک شتێکی زۆر تازەیان کەشف کردبێ بەڵام ئەوانە کە من پێیان ناڵم ئەوانە داخوازی دەوڵەتیان هەیە ئەوانە زەوقی دەوڵەتیان هەڵدەستێ ینی هەر هەلومەرجێکی وا ڕوودا زەوقی دەوڵەتیان هەڵدەستێ زەوق پێویستی بە پلان و کار و بەرنامە نییە بەڵام کە تۆ داخوازێکت هەبێ داخوازێکی سیاسی هەبێ کار و بەرنامەت بۆی دەبێ ئەخە تۆ ناکرێت کە تۆ دەوڵەت ئەوڕۆ کە کچێکی شەڕوان لە دوو بیناوە هەڵ بدرێتە خوارەوە هاوارت بێمە دەبێت دەوڵەتمان هەبێ کە ئەو وەزع خامۆش بۆ ئەتۆ بێ لە ماڵی خۆت دانیشەوە و پێکەکەی خۆت هەڵدەی و ئیتر بکوژێەوە باس لەو مەسەلێنەکە هیچ پلان و بەرنامەیەکت بۆی نەبێت ئێمە چەند جار باسیەوەمان کردووە دەوڵەت چوار میکانیزمی ئاساسیەوەی کە من پێم شکلێ چوار میکانیزمی هەیە یان ئەوە تا دەوڵەتەکە وەکو سنگاپور وازت لێبێنێ کەمە ئیندونوسیا وازی گوتی کاکە بڕۆن دەوڵەتی خۆتان دروستکەن بە سنگاپور یان ئەوەیە تۆ ئاڕۆشێکی نێونەتەوەی بێتە ئاراوە وەکو شەڕی یەکەمی جیهانی وەکو هەڵۆشانەوەی اتحاد سۆڤێت و یوگۆسلاڤیا دەوڵەتی تازە دروست بن کە ئەوەش بەدەست خۆت نییە ئەوەش خۆ هەلومەرجێکە تۆ نایخڵقینی دەبێت لە ئاستی نێونەوڵەتیدا بخڵقی میکانیزمی سێەم دیموکراسیە کە لە وڵاتێکدا دیموکراسی گەیشتبێتە ئەو ئاستە بە ئاشتی لەگەڵ یەکتر جیا ببێ وەکو چیکۆسلۆڤاکیا یان وەکو ئەو ریفراندۆمی کە سکۆتلەندا کردی ئەو سکۆتلەندا خەڵکەکە نەیویست جیابێتەوە بریتانیا خۆ بریتانیا هیچ زۆری لێ نەکردن ئەگەر جیاژ بووبانەوە نە شەڕی لەگەڵ دەکردن نە عسکەری بۆ دەناردن بە قانونی چون ئێو ریفراندۆمیان کرد ئەگەر جیا بووبانەوە لە سەدا 51 دەنگیان دابا ئێستا دەوڵەتێکمان دەبوو دەوڵەتێکی ترمان دەبوو لە نەتەوەی گرتوەکان بە ناوی سکۆتلەند میکانیزمی چوارەم مەسەلەی پارچەکردنی ئەو وڵاتانەیە بە شەڕ کورد شەڕی کردووە اینجا لە دنیای ئێستادا لە ڕووی تەکنۆلۆژیەوە مەسەن ئێستا لە سووریا هەستا وەزئی مەسەن کورد لە سووریادا لە ئەفرین 58 ڕۆژ شەڕی کرد بەرامبەر بە دەوڵەتێکی وەکو ناتۆ دەوڵەتێکی وەکو تورکیا کە ئەندامی ناتۆیە بەرامبەر بە تەکنۆلۆژیا و ئەو هەموو هێرشێکە لەسەر 50 ڕۆژ 58 ڕۆژ توانی خۆی بگرێت تۆ ئێستا مەسەن ئەوەی کە ئێستا قەسەدە بەو ئیتیفاقانە ڕازیە خۆ هەر مەسەلە سووریانیە مەسەلە دەوڵەتی تورکیایە کەس ئەوە لەبەر چاو ناگرێت بابە هەڕەشەی تورکیا بەردەوام بەسەر ئەوەیە کاک میکانیزمێکی پێنجەمیشی لەسەر زیادکان بە حکمەوەی من لە بەلجیکا دەژیم لێرە خوێندومە ناسیۆنالیزمی فلاندری یعنی ناسیۆنالیزمی هۆڵندی زمانەکان کە وەکو کوردەکان پێشتر ئاسیم لە کرابوون هەرچەندە زۆرینەن بەڵام لەبەرەوەی کولتوری فەڕەنسی لە سەردەمی شۆڕشی پیشەسازیدا کولتورێکی بەهێزتر بووە هەموو نەتەوەکانی ئاسیم لەکردن لێرە شۆڕشێک دروست بوو لە شەستەکانەوە خوێندکارەکان دەستیان پێکرد یەک بڵۆک خوێنیان نەڕێژ یەک فیشەکیشیان نەتەقاند و بە هیچ شێوێکیش باسی دەوڵەتیان نەکرد
و ئێستاکە بەخۆشت دەزانی لە ئەوروپا دەژی ناسیۆنالیزمی فلاندری بەردەوام پۆستی سەرۆک وەزیری هەیە، بەردەوام حکوومەت لە دەست ئەوە و ئیتر هیچ کێشەیەکی لەگەڵ فرانکۆفۆنەکان و واتە فرانسی زمانەکاندا نییە و ئەتوانین بڵێن ئیدارەی هەموو بەلجیکاش زیاتر لە دەست ئەوە یەک ڕۆژیش لە گوتاری خۆیاندا لە ماوەی 30 ساڵدا یەک ڕۆژ باسی دەوڵەتیشیان نەکەوە. ئەو هەردەکەوێتەوە ناو مەسەلەی دیموکراسی هیوە. ئەگەر لە وڵاتێکدا دیموکرات بوون، لە سەرەتادا دیموکرات بوون، ڕاستە دەبێت دیموکراسی هەبێت بۆی ئەو مەسەلانە پێشکەون، وەکو ئەوەی چکوسلۆڤاکیا مەسەڵەن ئێستا فلامانەکان و مەسەڵەن فرانسەکان لە بەلجیکا ئەگەر بیانەوێت لە یەکتر جیا ببنەوە پێویستیان بە شەڕ نییە، دەستنە ڕیفراندۆمێکیان ئیتفاقێک دەکەن و جیا دەبنەوە، بەڵام ئەوڕۆ لە مەسلحەتی خۆیانی دەبینن کە بەیەکەوە بن لە ناو دەوڵەتی بەلجیکادا بن. سویسرا بە هەمان شێوە. یعنی باش لێرە کاک هۆگر ئەکادیمیسیانێک بەرژەوەندی لەمەدا چییە کە بێتن ئەکادیمیسیانە هەموو کاریاری خۆی، هەموو توانای خۆی، هەموو خوێندنەوەی خۆی، دەگە هەموو عەبقەریەتی خۆی کە پێشتر چۆتە ڕۆژئاوا سەردانی ئەوەی کردووە، گوتیتی ئۆجەلان لە ئۆجەل کاتێ ئۆجەلان تەماشای ئۆجەلان دەکەم، وێنەی ئۆجەلان دەکەم، تیشکی خۆرم بەبیر دێتەوە. من ئەکادیمیسیان دەناسم ئەو قسەی کردووە، جا بە سەرخۆشی کردوویەتی یان وەکوتر نازانم، بەڵام ئەکادیمیسیان دەزانم چۆتە ڕۆژئاوا، چۆتە سەرەکانی لەوێ وێنەیەکی ئۆجەلانی بینیوە گوتیتی کە تەماشای وێنەکە دەکەم تیشکی خۆرم دەبینمەوە. ئەوە هەمان ئەو دیمەنی بەبیرهێنامەوە کە پێشتر کۆما بەرخودان هەندێک سرودی دەگوتن ئاپێما ڕۆژێما، کە ئەوە لە هەمان کەدا مەسەلەیەکی مەترسیدارە، یعنی تۆ چونکە لە سروشدا ئێمە خوامان هەیە، پاشان خۆرمان هەیە، ڕۆژمان هەیە، ئینجا پێغەمبەرمان هەیە، بەڵام ئەو ئەکادیمیسیانە ئەوڕۆکە تەماشا دەکەی هەموو بابەتەکەی کورد کردوتەوە لە تەشیرکردن و ڕیسواکردنی برایەتی گەلان یعنی ئۆجەلانیش لەگەڵیدا ڕیسوا دەکا. ئەتۆ ئەمە گرنگەوە ئێستا ئەو کابرا لە شوێ قسە دەکات، ئێستا لە ئەوە گرنگە ئەوەیە من ئەڵێ دەبێت ئاوا قسە بکات لەوێ لە میدیای ئەواندا دەبێت ئاوا قسە بکات، دەبێت شەڕی ئەو گوتارە بکات بۆی شکستەکانی ئەو بزوتنەوەی کوردایەتی کە 80 ساڵە دەبێت ئەوە بشارێتەوە بێنێ بە ملی شەڕبانانی ڕۆژاوە کە هەموو فیداکاریەکیان کردووە. بەڵام ئەو بۆی ئەو مەسەلەی تەواوکە میکانیزمی چوارەم کە وتم مەسەلەی لەتکردنی ئەو دەوڵەتانەیە بە شەڕ کورد شەڕی کردووە. ئەگەر تورکیای بۆ پارچە کردبا دەوڵەتی دروست نەدەکرد، بۆ ئەگەر بارزانی بۆی کرابە عێراقی پارچە نەدەکرد، بۆ قازی محەممەد ئەگەر بۆی کرابە پارچەی نەدەکرد، بەڵام خۆ ئەوە نەکراوە کاکە کورد دەرەقەتی ناو بەتایبەت ئێستا جاوەرە کابرا سەریکە ئەجا میدیای کوردی کاکیوە، میدیای کوردی بەتایبەت میدیای کوردستانی عێراق ئەوەندە میدیایەکی بەتاڵە، یعنی کابرا دێنێ لەسەر مەوزوعی سیاسی هونەرمەندێک دێنێ ئێپا بە هونەرمەند علاقەی هونەرمەند چی لەو سیاس ئەو هونەرمەندە چی لە سیاست دەزانێت، هەر لە خۆیەوە مەسەن نەتەوە پەرستێکە و فاشستێکە و هیچی تر نییە، دەڵێ کورد دەبێ کڵاوەی ئەتۆمی هەبێ، ئەو کڵاوەی ئەتۆمی بە کڵاو جەمەدانی تێگەیشتووە لە بازار دەتوانی بیکڕی. ئەخ بابە ئەو وا دەزانێ کە تۆ باڵەبان لێدا و بۆ خۆی باڵەبان لێدا بە بازار دەتوانی باڵەبان بکڕی، دەتوانی کۆنتراباسیش بکڕی، ئەو موسیقە گەورەکە دەتوانی پیانۆیەکی گەورەش بکڕی کە دەبێ بە سڵنگ بیهێنیەوە ماڵەوە. بابە لە بازاری ڕەشدا کورد دەتوانێت کلاشنکۆف بکڕێ، لە باشترین حاڵەتدا دەتوانێت دۆشکە و نازانم چی بکڕێ. کڵاوەی ئەتۆمی کاتە خۆ کڵاوە جەمەدانی نییە بچی لە بازار بیکڕی، ئەو لی تێکچەوە برادرە. یعنی کورد چۆن دەبێتە چۆنی تۆ ببی ئەنی خاوەنی کڵاوەی ئەتۆمی بە کڵاوەی ئەتۆمی دەوڵەت دروست دەکرێت، لە کوێدا ئەو دەوڵەت دروست کراوە. کەواتە اینجا زۆربەی ئەوانش کە مەسەن دژی شەڕی چەکدارین، کابرا هەیە کە مەسەن دژی شەڕی چەکداریە، بەڵام دەوڵەتیش کەمتری ناوێت، باوەڕشی بە دیموکراسی نییە، بە یەکەوە ژیان نییە، باوەڕی ئەوەی کوتیشم کە مەسەلەی هەلوم کەواتە چ دەمێنێتەوە مەسەلەی چاوەڕوانی لە هەلومەرجی نێو دەوڵەتیدا. کاکە ئەوە بۆیە دەڵێم ئەوە دەوڵەت خوازی نییە، ئەوە زەوقی دەوڵەتە، ئەوانە زەوقی دەوڵەتیان هەڵدەستی ئەو مجموعەیە. بەڵام کاک هۆگر بەشێک لەوانەیە کە زەوقی دەوڵەتیان هەیە، من پێشتر تەماشام دەکرد مەسەلەن ئەوانە بەردەوام یەک ئەویان هەبوو، یەک ئارگومنتیان هەبوو، دەیان گوت کێشەکەی پەکەکە ئەوەیە ئۆجەلان ڕێگا نادا هێزەکانی سووریای دیموکراتیک اتفاق لەگەڵ ئیسرائیل بکە، دەگەی پەیوەندی لەگەڵ ئیسرائیل هەبێ، اتفاقی لەگەڵ ئیسرائیل هەبێ. بەڵام لە 5 مانگ لە 4 مانگ کاتێ ئێمە دانیشتەکانی ئیسرائیل و سووریامان لە پاریسدا بینی، دەگەی ئەمانە ئەمجارە گوتارەکەی خۆیان گۆڕی، هەموو شتەکەیان ئەمجارە کورد کردەوە لە برایەتی گەلان. فەرموو. ئاخر ئەوەیە ئەزان چۆن ئەو گوتارە دەیانەوێ وەگوتم ئەو شکستە ئین بکەن، ئەوە بە زانابوونیش دەکرێت، ینی لە ڕێگەی میدیاوە دەکرێت،
لە ڕێگای حتا ئەو یارمەتی خێرخوازیانە کە دەچن بۆ ئەوێ لە ڕێگای دەستگای خێرخوازی بارزانیەوە دەکرێت لە ڕێگای ڕێخستنە نهێنیەکانیان دەستگای پاراستن و ئەوانەوە دەکرێت بۆ کێشەی دەستگای خێرخواست چیانی ئەمانە بەتانی و سۆبە و شتیوە بڕاو دەکەنەوە بۆ سەر خەڵکە سەرمایەتی برسیەتیانی کێشەکە لەوە چیە من تێنەگەشت کێشە لەوە دانیا ئەوە ئیشێکی زۆر باشە بەڵام تۆ خۆشت دەزانی ئەوانەی کە دەچن لەوێ مەسەن کۆمەڵێک شتێک لە میدیا بڵاو ناکرێتەوە مەسەن ئەو ئیدارەی خۆسەر کە لە میدیا بڵاوی ناکەنەوە هینی ناکەن زۆر ناکرێت چونکە و هەلو مەرجەکەوانە بەڵام لە ڕاستیدا بڕۆن بە دوواداچوون بکەن داخوا چێ ئەولەویەتی هەیە لەوێ ئەوانەی کە ینی ئەولەویەتی دابشکردنی ئاز و قەڵپارەشتیوە تابان ئەو شتانە هەیە بڕۆن با خەڵک بچێ بە دوواداچوون بکەن بەڵام ئەوڕۆ لە هەلو مەرجێکدا ئەو شتانە دەرناکەون بەڵام دەبینیندا لە دواییدا ئەو شتانە چۆن هین دەبێت ینی ئێمە یەکشت دەبێزانین هەرێمی کوردستان ئێستا و بەتایبەت مەسەن پارتی وەکو دەوڵەت مامەڵە دەکات بەرژەوەندی هەیە ینی ئەو مەسەلەی برایەتی و کوردبوون ئەوانە نییە چۆن مەسەن لە بینی دەوڵەتانی عەرەبیدا بەرژەوەندی هەیە ئەگەر هەموو عەرەبن بۆچی مەسەن کوێت و قەتەر و ئیمارات و سعودیە چ فەرقیانە بۆ نابن بە یەک دەوڵەت بۆچی مەسەن ئەوەنە بەڵام ئەی ناکۆکی نێوان قەتەر و سعودیە نێوان ئیمارات و سعودیە ئێستا نێوان عێراق و کوێیت خۆ هەر عەرەبیشن بەحساب ئێستا پارتی وەکو دەوڵەت هەڵسوکەوت دەکات بۆیە من دەمێکە خۆشت دەزانی ئەمن لەو باوەڕدام کە دەبێت هەڵسەنگاندنێکی تازە بۆ پارتی بکەین تێڕوانینێکی تازەمان بۆ پارتی هەبێت لە چوارچێوەی ئەوەی کە ئەمە هەموو کوردین و نازانم براین و ئەوانە ناکرێت ینی مەبەستەکە ئەوەیە بەرژەوەندیەکانی کاک هۆگرکە لەلایەک برایەتی گەلان تەشیر دەکرێت ڕیسوا دەکرێت دەخێتە تەنەکەی زبڵ و هەموو کێشەکان بەوە دەبەسترێتەوە لەلایەکی دیکە گوتاری یەکێتینەتەوەی و برایەتی کورد و بەتەنیا چیاکانمان لە پشتن هەیە ئەمانە هەمووی ئاراستەکەی برە و چێ دەسێ یعنی لە خزمەتی چدایە لە کۆتایی دەمەبەستم لە ڕۆژ ئاوادا لە کاتێک دەکە سنوورەکانی بچوک دەکرێنەوە ڕاستی بچوک ناکرێتەوە سنوورەکانی ریالیز دەکرێن بەڕای من هەتا وەکو ئێستا سنوورەکانی ریالیز کراون لەو شوێنانی کە کوردی دیموکراتیک هێزەکانی سووری دیموکراتیک لەوێ بەزێبوونە و لەوێش دانوستاندن دەکرێت و هەتا وەکو ئێستا ئەو پرۆتۆکۆلانەی ئیمزاکراون هەمویان دان بەوێدا دەنێن کە ئەمە هەرێمی کوردینە بەڵام مەبەستم ئەوەیە لەو کاتەدا ئیتر ئەو گوتارە ئاراستەکەی لەکوێ دەیەوێت چی بەدەست بخا لەوە تێناگەم سەری کە لێردا دوو شتێم کە باس لە بەرژەوەنگ دەکەم یەک لە دوای ڕوخانی ئەسەد و هاتنی جۆلانی پارتی دیموکرات لە ناو جەبهەی سونیدا ئەو ڕۆڵەی جارانی نەما کە پێشووتر لە پەیوەندەکانی لەگە سعود و ئیمارات و ئەوانە ینی بۆ ڕوبەڕووبوونەوەی هەم شیعە لە عێراقدا هەم بۆ ڕوبەڕووبوونەوەی ئێران ینی لەو جەبهە سونیە ئەو ڕۆڵە استراتیژی نەما پارتی دیموکرات ئەمڕۆ لە سووریادا دەوڵەتێکی سنی لەسەر حکومە و من ئەگەر وتارەکەی من کە لە دوای ڕوخانی ئەسەد نووسیم گرنگی لە فێسبوک خوێنمەوە بەڵێ ئەوەی هین ئەوەی کە زووتر ساڵێک پێشەستا گرنگی جیۆپۆلیتیکی باکوور ڕۆژهەڵاتی سووریا ئەو کاتە باسم لەو خەتەرە کردبوو کە ئەگەر سنەی عێراق و سووریا تێکەڵ ببنەوە و تورکیا بێتە تاوەکو سنووری مووسڵ و کەرکووک کە ئێستا ئەوە هات ئەوە بۆ هەرێمی کوردستانیش مەترسیە گرنگی هەرێمی کوردستان بۆ تورکیاش نامێنێ وەکو جاران تورکیا لە ئورفا و حەڵەب و خەتی ئورفا حەڵەب تەلەعفەر و مووسڵ بۆ ئەو گرنگترە وەک لە ئیبراهیم خەلیل ئەوە گرنگی هەرێمی کوردستان بۆ تورکیاش کەم دەکاتەوە لێرەدا پارتی لەو مەسەلەی سووریادا نایهەوێت لێرەدا بەرژەوەندەکەی لەگەڵ ڕۆژاوا یەک دەگرێتەوە استراتیژیکە وەکو هەرێمی کوردستان بۆیە لێرەدا هاوکێشەی تورکیا و ئیسرائیل لێرەدا بە هیچ ڕۆڵێکی نییە یعنی لە بەرامبەر هاوکێشەی تورکیادا هاوکێشەی ئیسرائیل هیچ ڕۆڵێکی هەیە لە هەمان کاتێکە دەبینین گوتارەکەش گۆڕاوە بۆ گوتارێکی ناسیۆنالیستی گوتارێک کە هەوڵ ئەدا نەتەوەکان بە تەواوەتی بکاتە دژمنی یەکتری لێرەدا ئایا هاوکێشەیەکی ئیسرائیل هاوکێشەیەکی نەبینراو بەدی دەکرێت نازانم وەکو ئەوە ئیسرائیل چەند لەوەدا دەستێ بێ بەڵام بۆی ئەوە تاواوکەم لەگەڵەوەی کە بەرژەوەندی هەیە لەگەڵ ڕۆژاوادا لە هەمان کاتدا دەیهەوێ لەو هەلومەرجەی کە ئێستا لە ڕۆژاوادا هەیە چونکە تاوەکو ئێستا پارتی نەیتوانێت و هەژمونی بەسەر ڕۆژاوادا هەبێت بەسەر نەیتوانێت مەسەلەن قەسەدا ئەوە هێزەکانی ڕۆژ باتەوە ئەنە کەسە بتوانێت نازانم چ
چی بکە بەڵام لەو ساڵی دواییدا ئەوە نیا و کۆنفرانسی قامیشل و ئەوانە کراوە بەتابەت ئێستا دێەوە ئیستیغلالکە لەگەڵەوە کە بەرژەوەندی هەیە بەڵام هەژمونی خۆی بەسەردا بسەپێنێ ئەو هەژمونەش پێش هەموو شتێک لە ڕووی گوتارەوە دەبێ بکرێ دەبێت لەو گوتارە بدات کە لەوێ هەیە هەموو شتەکان بخاتە سەر ئەو گوتارە کە لەوێ حکوم دەکات کە لە ئەساسدا ئەو هەلومەرجە هیچ پەیوەندی بە گوتارەوە نییە ئەوەی کە ئێستا هەیە ئەو هەلومەرجێکی سیاسی هەرێمایەتیە دەوێت ئەو ئیستیغلال مامۆستا حەمید بۆز ئەرسلانیش قسەیەکی کرد گوتی ئەوە هیچ پەیوەندی بە ئیسرائیلیشەوە نیە یعنی ئەگەر ئۆجەلان ببە قڕوجی ئیسرائیلیش ئەوەی لە حەلەب ڕوویدا هەڕوویەدا طبعا ئەزانین چۆن ئیسرائیل لە ئیتفاقی پاریس ئەوەی کە دەویست بەدەستی هێنا ئەوەی دەویست بەدەستی هێنا و سێ محافەزەی سووریای داگیر کرد بۆ خۆی لەگەڵ تورکیاش کەوتونە تا ڕادەیەک ئیسرائیل و تورکیا ینی پەیوەندیەکانیان بەو شێوەیەش نییە کە لە دیار دەبێ دوو وڵاتی هاوپەیمانی ئەمریکان هەردووکیان بۆ ڕۆژیانی ڕۆژاو بەتابەت بۆ ئەمریکا گرنگن ئەرێ لە سووریا بەریەکەوتنێکەیە بەڵام ئیتفاقێکی شێستا تا ڕادەیەک دابشکردنی هەژمونیش دابشکردنی نفوس دروست بووە لە تورکیادا لە سووریادا ئێستا سووریا بە تەواوی لەژێر هەژمونی کەوتۆتە ژێر هەژمونی ئیسرائیل و ناتوانێت ببێتە هەڕەشە بینیمان لەو هەفتەی ڕابردوودا بوو تورکیا ڕادارێکی لە مەتاری لە فڕۆکەخانەی دیمەشقدا نبوو ئیسرائیل چوو لێیدا ناڵێ هەتا ڕادارێکی بۆ فڕۆکەوانی سڤیلیشی هەبێ سەر بینەوە سەر ئەوەی پارتی یعنی پارتی کەواتە لەلایەک دەستگای خێرخوازی بارزانانی شەو ڕۆژ کار دەکا هەموو هاوکاریەک ئێستاکە جەنابەت بتەوێ $2 بنێری دەبێ بدەیە ڕێکخراوی بارزانانی دەستیشان دەکا ئەو $2 دەدات بچێ کەینی پێی دەدا لەکوێ پێی دەدا لە کاتێک ئەمە هەیە لە کاتێکیشدا ئێمە دەبینین گوتارێک هەیە لە شەقامی کوردیدا کە دش بەو گوتارەیە کە پێشتر لە ڕۆژ ئاوادا هەبوو ئێستاش هەیە و ئێمە لەناو کەوانەدا باسمان کرد ڕنگ بێ لەو گوتارەدا خەتایەک هەبێ هەڵا هەبێ کێشە هەبێ و ڕەخنەکردنیش زۆر پێویستە من بەخۆم چەندین جار کردومەوە دەشیکەم بەڵام لە هەمان کاتدا ئیتر کاتێک ئەو گوتارە کە پارتی شکاندی چ گوتارێک لە جیاتی ئەمە دائنێ ئایا ئەو گوتارێک ئەو دایئەنێ پێشتر هیچ شکستێکی بەخۆوە نبینیوە ئەو گوتارە تاقی کراوە تۆ ئێستا لە هەرێمی کوردستاندا ئەو گوتارە زاڵە 3 ساڵە ناتوانێت معاشی چەند ساڵەوە لە 2014 ناتوانێت 10 ساڵە ناتوانێت معاشی خەڵکەکەی خۆی بدا دوو ئیدارەیە ئێستا دەڵێن یەکێتی کوردان هەرچەند کە ئەوە ئەو گوتارە پێش هەمووان پەکێکە ئەو گوتارەی هەڵدەگرت گوتاری یەکێتی نەتەوەی ئەوانە لە هەمووان زیاترش بە حسابکاری بۆ کردو و کۆنفرانسی و ئەو شتانەی بۆ بەستۆ و خۆ پەکێکە سەری زمان و بنی زمانی یەکێتی نەتەوەیە کاری قەتیش پێک نادوە بەڵام لە هەلومەرجێکی ئاوادە مەسەن خەڵکی کورد بۆ خۆی پشتیوانی یەکتر دەکا ئەگەر یەکێتیکی نەتەوەیی بەو حیزب هەبێ پارتی بانگەشەی بۆ بکەن و نیکەن من هەر کاتێک هەموو کاتێک لە کوردستانی ئێراندا شتێک ڕووبدا بەهانای وەردەچم ئەوە گوتاری ئەوە کوردبوونە ئەوە کوردایەتیش ئەوە کوردبوونە وا دەکات کە ئەو خەڵکە ئەو هەستەی هەبێ کاتێکە یەکێکی تر لە هاو زمانەکەی هاو نەتەوەکەی لە شوێنێک بریندار دەبێ حەز بە ئازارەکەی دەکەن ئێستا ینی ئەگەر گوتاری بەیەکەوە بوون و بەیەکەوە ژیانی گەلان و برایەتی گەلان ئینە ئەگەر وابێت دژمناتی چارەسەرە ئەو دژمناتیە چۆن دەکەی ئەگەر وابێ دێ ئەوڕۆ لە فەیسبوک برادێک شتێکی نووسی بوو ئەگەر باوەڕتان بەیەکەوە ژیان نیە یان دەریانکەن یان بارکەن ئێمە دەتوانین مەسەن کورد دەتوانێت عەرەب و فارس و تورک لەو ناوچێ دەرکات ئەوێ ڕۆژێ برادێک دەیگوت بە ئەوان لە کوبانێ و لە عافرین هەموو کوردەکەی دەرخن خانوەکانیشی مسادڕەکەن ئێمەش لە قامیشنی و حەسەکە هەرچی عەرەبە کریستیانە تورکمەنە ئێزی حتا ئێزیدیژی خزبوونە ناوێ ماڵی بابتکە ئەو هەموو ساڵە زمانی کوردیان پاراستووە دەیگوت ئێزیدەکانیش هەمیان دەردەکەین ئەوانەی کوبانێ و عافرین دەینە شوێنی ئەوان ئەو کاتە کوردستان دەبێت کوردستانێکی ساف بێگەرد ینی ئەو گوتارە لە دنیادا باوینەمەوە بەڵام بۆی ئەوە مناقشەکانمان نەکەوێتە سەر ئەو شتا کاک هۆگر بەرنەوەی باسی بەردەوام بکەین دەمەوێت باسی یەکێتیش بکەین یعنی یەکێتی لەو ڕێگایدا تەماشا دەکەین تا ڕادەیەک وەکو بڵێ بە حکمی جوگرافیا یەکێتی هەوڵەدا ئیتر ئەویش گوتاری خۆی هەبێ لە ناویدا سیاسەتی خۆی هەبێ هاوکاری بکە بەڵام کەوتۆتە پەراوێزێک لە
بەڵام ئەمانە هەمویان کۆنژەکتورن کاتینە لە ئایندەدا ئەتو پێشبینی چی دەکەی سەبارەت بە یەکێتی چ گۆڕانکاریەک ڕوەدا ئێمە لە عراق دەبینی گرژیەک هەیە لە نێوان لایەنەکاندا مالیکی هەڵدەبژێردرێ کاندید دەکرێت کاندید ناکرێت سەر و کۆماریکەینێ یعنی کۆبوونەوە دەکرێت سەبارەت بە هەڵبژاردننی سەر و کۆماری کە هەموو کاتێک بۆ یەکێتی بووە لە هەمان کادا مەسلەی ئێران هەیە هەر ڕۆژ کەشتەکان دێن ئێستاکە کەشتی ئەبراهام لینکۆڵ گەیشتۆتە ڕۆژهەڵات ناوەڕاست چاوەڕێ دەکرات دووسێ کەشتی دیکە بێن لەو حاڵتەدا ئەتۆ پێشبینی دەکەی گوتاری یەکێتی نیشتیمانی کوردستان هەندێک ئەوە بەخۆیەوە ببینێ هەندێک یعنی دەنجی زیاتر دەربخە کاکیوە یەکێتی نیشتیمانی لە قەیرانی گوتاردا لە قەیرانی سەرکردایەتیدایە ینی یەکێتی نازانم ینی ئێستا لە حیزبێکە لەوە دەرچووە سیاست گوتاری بۆتە تەنیا کاردانەوە دەکات و هێزەکانی هێز هەرێمیەکان و نێودەوڵەتیەکان زیاتر یەکێتی بەڕێوە دەبن نەک خودی سەرکردایەتی یەکێتی من ئەو ڕخنێم لە ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی گرت پەیوەندیم لەگەڵی بەست ئەوەی بەستەوە بە دوو هەڵومەرجیەک هەڵومەرجی ئایندەیە کە لە ئێران دێتە ئارەوە دوو هەڵومەرجی بەغدا لە بەغدا ڕۆلی یەکێتی لە ئایندەدا چی دەبێت فرۆ بەردەوام بۆیە بەڕاستی ناتوان بڵێم یەکێتی چ گوتارێکی دەبێت بەڵام دیسان یەکێتی هێزێکی گرینگە لە منتەقەکەدا من لە سەرەتاوە باسم کرد کە ئەو هەلومەرجە ئێستا لە سووریادا بۆی وەختیش زۆر دەڕوا بێ مەسەر ئەو مەسەلەیە وتم لەو ئەو وتارەکەی منت خوێندێتەوە کە باسی قادسی سێم دەکەم دەمێ بە کورتی ناوەڕۆکی ئەو وتارە باس بین لەوێدا ڕۆڵی یەکێتی چی دەبێت ئەوە زۆر گرینگە من پێم وایە ئەو هەلومەرجە ئێستا لە سووریا هاتوتە ئاراوە پەیوەندی بە ڕاستەوخۆی بە شەڕی 12 ڕۆژەوە هەیە لە شەڕی 12 ڕۆژەدا کە پلانی ئەی بوو بۆ ڕوخاندنی ڕژێمی کۆماری ئیسلامی و حساب کرابوو پرۆپاگەندەکانی شوابوون وتەکانی ناتەنیاهۆ کوڕیشا ئەوان هەموو دیار بوون کە ئەوە بوو کە ئیسرائیل لێیداد لە ئێران بە هەوایی لێیداد و خەڵک ڕاپەڕێ و ڕژێم بگۆڕێ بەڵام ئەو پلانە سەری نەگرت بە پێچەوانەوە کۆماری ئیسلامی هەم وەڵامی دایەوە هەمیش خەڵک هاتە پشت کۆماری ئیسلامی بە مەعارەزە چەپ و لیبراڵەکەشەوە بۆیە نەک لێ شەڕی ڕاستەوخۆی ئیسرائیل لەگەڵ کۆماری ئیسلامی نابێتە یارمەتی دەر بۆ ڕوخانی ڕژەم بەڵکو بەهێزی دەکات لە درێژکردنەوە بۆیە ئێران ویستی شەڕەکەش درێژکاتەوە ئەو بوو ئیسرائیل زۆر تەنگاو بوو چونکە ئیسرائیل ناتوانێت شەڕێکی دەم درێژی ئاوا لەگەڵ ئێران بکات ئەمریکا زوو شەڕەکەی ڕاگر بە دوو بۆمب هەردوو لای ڕازیکردن شەڕەکە ڕاست پلانی بی ئەمجارە چۆن دەکەن پلانی بی سەرهەڵدانەکانی بازاری تاران بوو کە ئەو جار تەنیا لە ناوەدا کار بکرێت کوڕی شاو ئەوانە بێن نە پێشێ و ئیتر ڕاپەڕین دروست بێ و ئەوانە ئەوەش سەری نەگەر چونکە ڕاستەوخۆ لە دوای شەڕی 12 ڕۆژە هێشتا ئەو کەش و هەوایی کە ئەوە نیە ئەوە هەمووی ئیستخباراتی ئیسرائیلی و هەموو موساد و نازانم چی ئەوە بینیمان نزیک 25,000 کەسی هێشتا ئامارێکی دیار نیە 25,000 کەس ئەوەی کە باز دەکرێت هێندێک دەڵێن 43,000 کەس ئێران کوشتویەتی بەس بەدەیان هەزاری دیکە بریندار بۆ بە هەزارانی دیکە لە زینداندا و یعنی خەڵکی بریندار چوون فیشکی ئەخیریان لێداوە لە خستەخانەکان ئەو سەر هەڵدانانەش کرد ئێستا پێم وایە ئەوەی کە لە سووریا ڕوودات پلانی سیە لە بەرامبەر ئێراندا کە من بە قادسیەی سێمی بەناو دەکەم قادسی یەکەم سەردەمی ساسانیەکانە قادسی دوم سەردەمی سەدام ئەو قادسی ئێستاش لە ئەساسدا شەڕی ئیسرائیل بە عەربی سوننەی دەکات قادسیە جۆلانیە قادسیە جۆلانیە نه قادسیە جۆلانیە ئەسڵەن قادسیە یە ناتەنیاهۆیە نەتەنیاهەیە بەڵام جۆلانیش هەر بەو مەبەستە لە ڕێگەی عەربی سوننەوە دەیکەن بۆیە من پێم وایە ئێستا هاتنی جۆلانی ینی ئەوانە زیاتر پلانی ئیسرائیل کەوەی لۆبی ئیسرائیلە ئەو سیاسەتی دەوڵەتی قوڵی ئەمریکا نابینم پێم وانێ ئەوە ئەگەر ئینسان بە منطق تەماشای کە سیاسەتی ئەمریکا ئەوە نەبوو بەژەوەندی استراتیژی ئەمریکا ئەوە نییە کە وەزی عێراق تێکدا بەڵکو استقرار بوو لە عێراقدا هەموو هێزەکانی خۆی لە عێراقدا جێگیر کرد لە بەتابەت لە هەرێمی کوردستاندا بەڵام ئێستا هاتنی جۆلانی بۆ سەر سنووری عێراق و جوڵەی ڕەغدی کچی سەدام و داعش لە ناو عێراقدا کە تا ئێستاش گروپەکانیان لە منتقەی گەرمیان و لە تکریت و لە دەوروبەری مووسڵ ئەوانە هەم لە مەخمور و لەوانە جاروبار دەردەکەون هەبوون ئێستا احتیمالی ئەوەی کە لە عێراقدا جۆرێکی دیکەی داعش بە ناوی داعش نەبێ بە ناوێکی دیکەوە بێ
بێن و بەو شێوەیە جیهەتی جیهادیەکانی کە لە سووریا هەن ئەنجا بیان هێنە ناو عێراق و بەو شێوە بەتایبەت هەرێمی سونە و بە پشتیوانی مادی قەتەر و سعودیا و ئیمارات بەتایبەت قەتەر و سعودیا شەڕی ئێران لە عێراقەوە بکەن و لە عێراقەوە بسنە سەر شەڕی زەمینی لە ئێراندا هەڵگیرسێنن ینی ئێران بخەنە ناو شەڕێکی دیکە و ئەگە ئیسرائیلیش لە هەواوە لەیدات ینی بەو شێوەیە ئێران تەنگاوکەن جا لە ئێراندا ڕژێن بڕوخێ ینی شتێکی ینی بسنە ناو ئێرانەوە بەڵام ئەو بۆچی ویستم ئەوە بە یەکێتیەوە گرێدەم ئەگەر سیناریۆیەکی وا بێتە پێشەوە من مەترسی گەورە لەسەر کەرکووک و خانەقین و کرماشان دەبینم شەڕی سەدام هێرشی یەکەمی سەدام بۆ سەر ئێران لە کرماشانەوە بوو لە منتقەی کرماشانە بۆ قەسری شیرین و سەرپلی زەهاو یەکەم شوێن کە گیرە ئەوەی کە لەوێدا یەکەم زیانی بەرکەوت کورد بوو لە ناو ئێراندا چونکە کرماشان ناوچەیەکی استراتیژیە بۆ گرێدانی ئێران بە عێراقەوە ینی لە ڕووی زەمینیەوە ینی استراتیژی ترین شوێنە کە تۆ بچێ ناو قوڵایی دوای ئەوە کرماشان ئەو شوێنەیە کە لەوێ موشەکەکانی ئێران دەگەنە ئیسرائیل لەوێ موشەکەڵ دەدرێ بۆ ئیسرائیل ینی ئەوە خەتەرە لەسەر کورد بۆیە من لە وتارەکەشمدا باسم کردو کە چەند هەنگاوێکی گرنگ یەکێتی و پەژاک کە پەژاکەوڕۆ لە کوردستانی ئێراندا هێزی چەکداری هەیە و یەکێتی پێویستە خەتێکی دیفاعی دروستکەن لەو خەتە لە گەرمیان و ئەوانەوە بە ئیتفاق لەگەڵ عێراق پێشمەرگە بچێتەوە کەرکووک و خانەقین ئەو ناوچانە دەتوانرێت کورد لەوێت کۆمەڵکوش دەرکێت ئەو جیهادیانە کە لە شەڕی داعشدا زەربەیەکی زۆریان لە دەست پێشمەرگە و شەربانی کورد خواردووە تۆڵە لە کورد دەکەنەوە ینی بە هەر بیان ئەوانە چونکە پلانی چۆن بەکاردەهێنرێن شتێکی ترە بۆچی بەکاردەهێنرێن بەڵام ئەوان تۆڵە لە کورد دەکەنەوە تۆڵەی داعش دەکەنەوە ئێستا ئەوەی کە لە سووریا ڕوودا ئەوەیە تۆڵەکردنەوەی لە شێخ مەقسوود ئەوەی کە لە ئێستا لە دێرە زور و ڕقە و ئەوانە کە ئێستا ئەو داعشیانە دێن چەندان کۆمەڵکوژی کراوە ئێستا لەوێ ینی خەڵکی سیڤیل کوژراوە بە سەدان خەڵک کوژراوە ئەو کاروان عوسمان باسی ئەوە کرد کە لەوێ هاتوتەوە تازە باسی تۆمارێکی کرد کە خەڵکانێکی زۆر کوژراون چەندان عائیلە کۆمەڵکوش کراون خەڵکی سیڤیلن ئێستا کەسێکی داعشیش بۆ خۆی باسی دەکات ئەوانە کراون ئەوانە تۆڵە دەکەنەوە بۆیە من پێم وایە ئەوە زۆر گرنگە هەنگاوێکی دیکە گرنگ من گوتومە کە سەرۆکایەتی کۆماری عێراق کە ئێستا یەکێتی کاندیدێکی زۆر لاوازی بەدەست دیاری کردووە ئەو ئێستا خەریکە پارتی لی دەستێنێ ئەم پێم وایە یەکێتی دەبوایە کاندیدێکی بەهێزی هەڵبژاردە بۆ بەرهەم ساڵح بە گونجاوتر دەبینم بەڵام بەرهەم ساڵح جاری پێشوو لایەنە عێراقیەکان دەنجیان پێ نەدا دژی بوو ئەخر یەکێتی کاندیدی یەکێتی نەبوو بۆیە ئەگەر ئیتفاق بکرێ دەنگی خەڵکی تر زۆرە خەڵکی تری زۆر باشە لە ناو یەکێتیدا کاریزماتیکن کە دەتوانین کار بکەن بەڵام کاکە دوو سەر و کۆماریان دانابوون بەڕاستی چیان دەکرد هیچیان نەدەکرد بۆیە ئەو پۆستانە گرنگە دوای ئەو پۆستی وەزارەتی دەرەوە لە عێراقدا کوردێتی ئەوانە باش بەکار بهێنرێن ینی ئێستا خەتەرەکە گەورەترە ینی لە دوای ڕوخانی ئەسەدەوە گۆڕانکاری گەورە دروست بوون ئەو بۆ سەر کورد خەتەری گەورە هەن ئێستا تورکیاش بەردەوام لە پشت ئەو مەسەلانە بووە تورکیا هەمیشە گوتوێتی ئێمە ئەو هەڵی لە عێراقدا کردمان کە ستاتوی کوردمان قبول کرد لە سووریا قبولی ناکەین هەڕەشە گەورەکە خۆ تورکیا لەسەر کوردستانی سووریا نەک خودی شەرع لە ڕووی مەیدانیشەوە کاکۆگر کوی بکەوە کاتمان زۆر کەمەوە بڵێ قسەکانم بەرەو کۆتاییێنی ئەوانەی کە ویستمان شتەگرینکان باسمان کرد بە کورتی لەو چارچێوەیەدا ئەوە بڵێم کە ئەوەی کە لە ئێستا لە سووریادا ڕوودا لە ڕۆژاوە ڕووی داوە پەیوەندی تەنیا بە گوتارەوە نیە مەسلەی گوتار بەشێکی زۆر بچووکی ئەو مەسلەیە ئەوەی کە هەیە سیاسەتی نێودەوڵەتی و سیاسەتی هەرێمایەتیە و دوای ئەوەش قەسەدە لەو شوێنانە کە کشاوەتەوە پێشتر ئیتفاقەکەی هەم دەی ئازار و هەم ئیتفاقەکانی دواترش کە لەژێ هەڕەشەکران ئەوەی هەبووە کە لەو منتیقانە بکشێتەوە و لەو منتیقانە هاتووە شەڕی نەکردووە مەسلەی کشانەوە بووە خۆ قەسەدە لەو شوێنانە شەڕی نەکردو مەگەرەوەی کە تێکەڵچوون دروست بوو ئەگەر ناویست و یان ئەو هێزانەی کە لەوێدا ماونەوەیان نانتوانیوە ئەوان هێرشیان کردووە ئەگەر ناخۆ قەسەدە شەڕی نەکردووە ئێستا لەو شوێنانەی کە هەیە لەوێ بڕیاری ئەویان داوام پێم وایە ئەگەر لەوێدا بەرخودانێکی گەورە بکرێتەوە ئەو پشتیوانیە کە کورد لە دەرەوە و لە بەشەکانی کوردستاندا هەیە ئەوە هێزێکی معنەوی زۆر گەورەیە ئەو پێشکەوتنانێک ئێستا لە ئەمریکا هێندێک سەناتۆر دەیکەن ئەوانە شتی گرنگن لە ئەوروپا کۆمەڵێک جوڵە هەیە ئەوە تەسیری ئەو یەکگرتوویەی خەڵکی کوردستانە ئەو پشتیوانی خەڵکی کوردستانە ئەوە زۆر گرنگە
ئەوە بەردەوام بێت و ئەو بڕیارش کە ئەوان داویانە بڕیاری بەرخودان ئەوانە یەکلاکەرەوە دەبن کە دوا ڕۆژی ڕۆژاوای کوردستان بەکوێ دەگات. من ینی بڵێم مەترسی نین مەترسی گەورە هەن، بەڵام دەرفەت و ئیمکانیش لەبارن گۆڕانکاریەکان لەوانەیە بە ئاقارێکی دیکە دابچن لە سیاسەتی نێودەوڵەتیدا دەشێت گۆڕانکاریەک دروست ببێت و بەلایەکی تردا بشکێتەوە. من زۆر سوپاسان دەکەم بۆ دەرفەتە، سپاس بۆ ئەو کەسانش دەتوانن تا ئێستا هەموویەوەکەن تەماشای ئێمە بکەن، گوێ لە ئێمە بگرن. زۆر زۆر پێخۆشحاڵ بووم بەخێر بێ. دووبارە سوپاس بۆ تۆ کاتی خۆت بۆ ئێمە تەرخان کرد بەڕێ هاوڕێنی بەڕێز. سوپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا لە دیارمان دانیشتن. هیوادارم سوودی هەبێ هەتا بەرنامەی ئایندا کاتێکی خۆشتان بۆ خوازم هەر بژین. ئێوارەیەکی خۆش، شەوێکی خۆش هەر بژین.